هەرچی ئەو سۆوی ئەو تۆتۆمیە 22 ساڵامە لە ماڵی پێ دەکەن ینی لە کوردستان هەیە تاقی کراوەتەوە شتێکی چاکە ڕاستە خێری کەمە بەڵام شتێکی چاکەمە ئەوەی دەفرۆشین دەرەجەیەکە تەقلیدەکە لە سین دروست دەکرێت یان لە ئێران دروست دەکرێت دەنووسن یابانی بەڵام هەرچی ئەسڵەکەیە لە یابان دروست دەکرێت عینی لە ناو یابان دروست دەکرێت یابانیە گرانترە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی ئیشکردنەوە تەجروبەمان لەسەر هەیە جیاوازەکەی ئەو بەردی یابانیە ناستێ بۆن ناکە غاز ناکە شتەکە تێک ناچێ عمری درێژە هەرچی سینیەکە و ئێرانیەکەیە بە یەک ساڵی ئەو بەردێ سوێ بۆن دەکا غەز دەکا یاخود گرپە دەکا یاخود کێشەی پیا دەکا هاوڵاتیان زیاتر چ جۆرێک سۆبە دەکەن وەڵڵاهی زۆرینەی خەڵک ئێستا تۆتۆمی دەکڕێت هەیە کەم دەرامەتە ئەو سۆبانە دەکرێت ئەوەش هەیە بە 55,000 سۆبەی زۆر گەرمە بەڵام کچێک نەفتی زیاتر دەخوا ئەوەیان احتیادی دەخوا نەفتی احتیادیە هەرزانە ئەو هەرزان ئەوانە باشترن دەبینم بە جۆرێکە شکڵەکەی بازنەیە پێشت گوتم خەڵک ئێستا زۆر ئەمەش دەکرێت ئەوەش دەکری خەڵک ئەوانش دەکڕی بەڵام وەکو باشتر وەکو حملی درێژتر بەڕی من ئەو تۆتۆمیەکە باشترە